ئێرە ماڵی هاوڵاتی خدرعەلی ناسرا بە مامسۆفیە. مامسۆفی ساڵانێکی زۆرە بەبێ کەسی و لە تەنهاییدا دەژی. دوجار بەر لەوەی خۆر تیشکی ڕووناکی خۆی پەخش بکاو. مامسۆفی هاوڕێ لەگەڵ گۆچانەکەی لە ماڵ دەرچێ وادەی کۆتایی ژیانی دێ و گیان لە دەست دەدات. و کەسیش نەیزانیوە لەبەرەوەی سەوارت بۆی نازانیوە هەڵکەوتی شوێنی خانووەکەی تۆزێک چۆڵە لە گەڕکدانێ و تۆزە هەڵکەوتەی ماڵەکەی لە ناو گەڕکدانێ و تۆزە چۆڵە خەڵکیش بەرەبەیان کە چوو بۆ سەمون کڕین بڵێ بێرە داڕۆیەوە سەرجادەیە لێرەکانە و دووکەڵ لێرەکانە بەرز بۆتەوە ئەو کاتە خەڵک بۆی دەرکەوتەوە و لە 20 ساڵ 25 ساڵە لێرەکان دەژیا بە تەنیا بووە کەسێکی بێزەر بووە بڵێ حەقی بەسەر کەسەوە نەبووە کابراایەک بووە بەڕاستی کابراایشی ئاوەدانی بوو هەر کەسێک دەیدی دڵی پێی دەکرایەوە کەسێک نەبوو چێشەی لەگەڵ کەسدا هەبێ. دوای ئەوەی هاوڵاتیانی نزیک لە مامسۆفی هەست بە هاتنە دەرەوەی دووکەڵ لە ماڵەکەی دەکەن تیمەکانی بەرگری شارستانی ئاگادار دەکەنەوە. بەپێی قسەی پۆلیسیش بێت مامسۆفی خاولیەک باهیتەرێکی کارەبادا دەکات و ئاگر لە ماڵەکەی بەردەبێت. بەداخەوە مامسۆفی بەهۆی ئەو ڕووداوە گیانی لەدەستدا کە ڕێژەی سوتانەکەی سەدا 20 بووە بەڵام زیاتر بەهۆی دووکەڵ و ژەهرایی بوونەکەی گیانی لەدەستداوە بە تەنیا دەژێت و کەسی لەگەڵ نەبووە و ڕێژەی بۆ خۆی نابینا بووە کە ڕێژەی نابیناکەی 100% بووە خەڵکی ئەو سنوورە هاوکاری کردووە و هۆکاری ئاگرەکە هیتەرێکی کارەبای لێ بووە هیچ ئاسەوارێکی شۆرتی کارەبا بەو شێوە دیار نییە بەڵام گومان دەکرێت ئەو هاوڵاتیە خاولێکی لەسەر هیتەرەکەدانا بل لە ڕێ ئەو خاولیەوە ئاگر دروست بوو بێ و تەشەنێ کرد بێ. مامسۆفی تەمەنی لە 80 ساڵی تێپەڕی بوو. ماوەی 30 ساڵیشە لە ناحەی حاجیاوای سەر بە قەزای ڕانیە بەتەنهاو لەو ماڵە بچووکەی کە لەسەر ئەرکی خێرخوازان بۆ دروستکرا بوو دەژیا و زیاتر لە 5 ساڵیشە بە تەواوی بینای چاوەکانی لەدەستدا بوو. دوجار ئاگر لەو تەنها ماڵەشی بەردەبێت و لە ئەنجامی سووتانی بەشێک لە جەستەیی و زۆری هەڵمژینی دووکەڵ بۆ هەمیشە دەردەسەری و ناڕەحەتەکانی ژیانی جێدەهێڵێت. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، حاجیاوە.